بەڕای ئێوە پۆستکردن و کۆمنتکردن و بڕوخی ئیسرائیل و سەرکەوێ حەماس و ئەمانە هیچ لە دۆخی مسلمانانی فەڵەستین ئەگۆڕێت هیچ کاریگەریکی هەیە ئاخۆ ئەمە پاڵپشتی حەقیقی واقعیە بۆ خەڵکی غەزە و فەڵەستین ئێمە لە ئیسلامە هەموو شتێ لە عەقیدەوە سەرچاوەگرێت دواترێتە سەر زوبان دواتر ژەبێ بە کردار ئێمە بێت لە دڵەوە ئێستا بکڵێن لەگەڵ خەڵکی غەزە بە هەموو شێوەیە دواتریش دەبێ ئەم هەڵوێستە لە دەممانە هەبێ دەری بڕین دواتریش کە قودرەت هەبوو بە ماڵ بێ بەدەست بێ بێ کار بکەین نەیکەین منافقین و ڕاز ناکەین باشە الله جل جلاله للقرآن فرمى والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض إيمان داري نيرومي لهر جاء بن لهر زمان يقبل لهر رنج والرجز يقبل أولياء يكترين رسول الله صلى الله عليه وسلم بهيك جسته بينا سيعنك أجر بيتو بنجيه كي بي أو جسته كبابلين يسامرو أو غزة برينار ببيبه همو جسته كتالي با أو حقيقية بلي أبي هلو يسمعنا بيه وهر جنجك بشوكترين هلو يستي هي لو بابەتە شتێکی زۆر باشی کردو هیچێکی زۆر باشی کردووە عیبادەتە بۆی ئینشاءالله ئەجریشی لەسەر وەرەگرێ با بەردەوامیش بێ باشە بەڵام چاودا نەخا لە ئاست هەڵەیەکە کە موکڕیەکە عەقیدەیەکی باتیلە کە ئەیبینێ بڵێ ئەمەش هەیە من لەگەڵ ئەمەیان نیم بەڵام بۆ ئەمەیان دەستی خۆش بێ باش